دەچین بۆ ماڵی سۆران عومەر پەرلەمانتاری پێشووی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەزموونی 7 ساڵی پەرلەمانتاری گفتوگۆ دەکەین لەسەر ڕۆڵی پەرلەمان و پەرلەمانتاری دەڵێت هەر پەرلەمانتارێک شەڕی گەندەڵی بکات و دەستبەردار نەبێت وەکو ئەم تووشی هەزاران گرفتی دەکەن. حوت ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. ئەوەی ئەرکی خۆی ئەدا بکا وەکو پەرلەمانتاری بۆی ئەبێ بە گرفت و سەرئێشە و ئەوەی کە پێڵێن ناڕەحەتی وەکو چۆن زۆرینەی خەڵک پەرلەمان وەک ئیمتیازە بینێ چکە لە حەقیقەتە ئەوەی ئەرکی خۆی ئەدانەکە وەک ئیمتیازە مێنێتەوە لە پەرلەمانە حەسانەیەیە VIPە سەفەرەکە ئیفادیەیە و بەو بێدەسەڵاتیەش حکوومەت دەر ڕێزێگرێ ئیشی ئەڕوا بەڵام ئەگەر ئیشی خەڵک بکە نوێنەرایەتی حەقیقی خەڵک بکە پرسیار لە حکوومەت بکە لێ پرسینەوە بکە ئەمە زۆر بە ئەستەمجێ بێتەوە لە ناو پەرلەمانە. ئەوانەی کە ستەمەکەن گەندەڵیان هەیە و کاری نایاساییەکەن ئەوانن کە پەرلەمانتار دەنێرن بۆ ئەوەی پەردەپۆشی گەندەڵیەکانیان بۆ بکە ڕێ بگرێت لەوەی لێی بپرسنەوە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە دەست لە کارکێشانەوەی بەڕێز پەرلەمانتار سۆران عومەر سەعید پەسەند بکرێ با بفەرمێ دەنگ پێتە. ئەندامانی پەرلەمان لە کۆی 89 ئەندامی بەڕێزی پەرلەمان کە ئامادەی هۆڵی کۆبوونەوەکەن بە 55 دەنگ دەست لە کارکێشانەوەی بەڕێز کاک سۆران عومەر پەسەند کرا. هەموو ڕێگەیەکی بەرامبەر تاقی کراوەتەوە تا بێدەنگی بکەن و دەست بۆ مەلەفی گەندەڵی نەبات پارە خان و ژیانێکی شاهانە دواتر هەڕەشە و تۆقاندن هەروەها پێشنیاری 1 ملیۆن دۆلاری بۆ کراوە بەڵام دەڵێت هەموو ئەوانەی ڕەت کردوتەوە. من لەو تەمەنەی توانیومە لە پەرلەمان کارم کردووە وەکو نوێنەرێکی خەڵکی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەمە بە دوا سەنگەری تر زۆرە بۆ بەرەنگاربوونەوەی ستەم و نادادی بۆ ئاشکراکردنی گەندەڵی بۆ ڕوبەڕووبوونەوەی لە هەر سەنگەرێک لە هەر پێگەیەک کە بتوانم ڕۆڵم هەبێ درێغی ناکەم و هیچ شتێکیش بە دیاریکراوی بۆ پاش دەست لە کارکێشانەوەم بوونی نییە تا بڵێم دەچمە ئەوێ ئاوە دەکەم لە هەرجەیە کۆمەڵی ئیسلامی ئەرکێک بە من بسپێرێ بتوانم بەجێی بێنم درێغی ناکەم. ئەوان ڕەنگە پێیان وابێ دەست لە کارکێشانەوەی من ئەوە بریتە لە دۆڕان ئەسڵان ئەوە سەربەرزیە ئینسان بێ منەت بێ لە هەندێک لەو پۆست و ئیمتیازات و ڕەدی بکاتەوە گەر نەیتوانی وەکو خۆی لەو شوێنەی کە هەیە ئەدای کاری خۆی بکە. من پێم خۆش نەبووە پەیوەست بم بە پۆستێک و ناوێکەوە کە پەرلەمانتاریە بەڵام نەتوانم هەرکی خۆم بەجێ بێنم و هەر چاوەڕێی ئیمتیازەکەی بم. من لەمڕۆوە هەرچی ئیمتیازە کە هی پەرلەمانە دەستم لێ هەڵگرتووە. من هەمیشە قەرزاری ئەو هەموو ڕێز و پێزانینەی خەڵکی کوردستانم ئەوەی کە دەنگی پێداوین ئەوەشی کە دەنگی پێنەداوین و هاوکار و پشتیوانمان بۆ لە هەموو وێستگەکانە سوپاسیانەکەم و دڵنیایانەکەم کە لەکوێ بتوانم لەوێ بەردەوامە بم و لەکوێش زوڵم و نادادی هەبێ من لەوێ لە بەرەی حەق و خەڵکە بم. دەزانی بۆ هێندە ڕخیان لە من بوو لەبەرەوەی هەموو ڕێگاکانیان لەگەڵ من تاقی کردەوە لە ترساندن لە تۆقاندن لە پەلاماردان لە ڕێگری دوایی لە پێدانی ملیۆن دۆلاری دزی خۆیان بۆی بێدەنگ بم کە ئەمانم هەمووی ڕەت کردەوە و هەر بێ منەت بووم و دەسم لە چاویان کردووە. بەڵێ خێزانی وەزیری سامانە سروشتیەکان هاتۆتە ماڵەکەم توێتی واز لە من و ئاشتی هەورامی بێنە مانگی ملیۆنی دۆلارت بە ڕێگای وەهمی بۆ نەقڵەکەین خستومەتە ژێر پێڵاوی مناڵە هەژارێکی وڵاتە کە من
لە پارەی حرامیە وڵاتە لە بەرابەر بێدەنگی لە هاواری ئەم خەڵکە ئەویان هەڵبژێرم. ئەی چاکسازی لە چی ئاکێگەر وایە؟ لە خولی پێشی پەرلەمانی کوردستان سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ بوو. فشاری زۆری لەسەر بوو، بەردەوام ڕێگری لێکراوە. ئەو کەیسانەی دەهاتنە لای زۆر قورس بوون. لەو کەیسانە بوون تەنانەت باسکردنیشیان بڤە بووە، بەڵام ئەو بە دۆداچوونی کردووە و دەڵێت ئەو ئەرکەی لەسەر شانی بووە و ئەو بەڵێنانەی بەدەنگدەرانی داوە جێبەجێی کردووە و سڵی لە ڕێگریەکانی بەردەمی نەکردوێتەوە. لەو 7 ساڵی کاری پەرلەمانیم هەرچی یەک توانی بێتم کردومە، هەرچی یەک نەمکردێ بۆم نەکراوە، ئەگینا ئەم کرد. ئینسان لە هەڵە و کەم و کوڕی پەشیمانە، گینا لە هەرچی کردومە بەرامبەر ئەم ستەمکارانە نەک پەشیمانم شانازی پێواکەم. ئە مەسەلەی پرسی مافی مرۆڤ یەکێک بوو لەو مەلەفە گەورانەی کە لە خولی پێشوو هۆکارێک بوو بۆ ڕق لێبوون لە من، چونکە ئێمە قسەمان لەسەر زیندانی نهێنی کرد، قسەمان لەسەر ئەشکەنجەدانی مەترسیدارە کرد، قسەمان لەسەر ئەو دۆسیانە کرد کە زیندانی کراوەکان حکم دراوەکان بە هەڕەشەی ناموس لە هاوسەرەکانیان یا لە خوشک و دایکیان دانپیانانیان لێوەرگیراوە و زۆر پرسیتر کە لە مەسەلەی مافی مرۆڤ لە خولی پێشوا وای کرد ئەوانەی پێشێلکاریەکەن ڕقیان لە من بێ. سۆران عومەر دەڵێت هەموو ئیمتیازاتەکانی پەرلەمان ڕەت دەکاتەوە، کە لە پەرلەمان نەماوە مانای ئەوە نییە دەستبەرداری گەندەڵکاران بێت و هەمیشە کابوسێک دەبێت بۆ گەندەڵکاران، لەگەڵ خەڵکدا بووە و لەگەڵ خەڵکیشدا دەمێنێتەوە. لە داهاتوش کۆمەڵی ئیسلامی هەر ئەرکێکی پێ بسپێرێت جێبەجێی دەکات. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.